دەبیرەوەڵی کۆمەڵە دەڵێت چۆڵکردنی بارەگاکانمان ڕەت دەکەینەوە. لێدوانێکی کورت بۆ سایتی شارپرێس. دەبیرەوەڵی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران ڕایدەگەێنێت فشاری ئێران لەسەر حکوومەتی هەرێم بۆ گواستنەوەی ئەندام و بنەماڵەی حیزبە کوردیە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران بۆ کامپی پەنابەران شەڕێکی دەرونیە. بۆیە بڕیارەکە لەلای ئەوان جێگەی قبوڵ نییە و لێدانێکی گەورەشە بۆ هەرێمی کوردستان. ئیبراهیم عەلیزادە بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند ئەوەی کە ئێستا ئێران فشاری خستووەتە سەر حکوومەتی هەرێم کە بنەماڵە و هەڵسوڕاوانی ڕێزەکانی ئێمە بگوازێنەوە بۆ کامپی پەنابەران لە ڕاستیدا شەڕێکی دەرونیە لە دژی نەک ئێمە لێرە لە هەرێم بەڵکو لە دژی جەماوەری خەڵکی ڕۆژهەڵات لە ناوەوەی وڵات. ئەگینا تا ئێستا چەند جار بەرپرسانی باڵای عێراق ڕایان گەیاندووە کە بڕگە سەرەکیەکانی ڕێکەوتنەکە جێبەجێکراون و ڕەزامەندیان لەو باوەتەوە دەربڕیوە. عەلیزادە وتیشی چۆڵکردنی ئەو شوێنە لەلایەن ئێمەوە قابلی قبوڵ نییە. جێبەجێکردنی ئەو داوایەی ئێران دەبێتە برینێکی قوڵ کە بە ئاسانی چارەسەر ناکرێت و هەرێمی کوردستان زەرەرمەندی یەکەم دەبێت. مێژووی هاوبەشی نێوان ئەو دوو پارچەیە بە ئاسانی بەدەست نەهاتووە کە کەس بتوانێت بە ئاسانی گەمەی پێ بکات.